سەرەتا بەناوی تەفگەری ئازادی ئەنجومەنی هەرێمی کەرکووکەوە بە توندی ئیدانە و شەرمەزارێکین لەشکرکێشی سوپای تورکیا بۆ سەر باشووری کوردستان بە تایبەت ئەو دەستێوەردانی شاری کەرکووکی گرتوتەوە. لە ئێستادا سێرەکەین کەرکووک و دەوروبەری کەرکووکیشی گرتوتەوە لەلایەنی ئەو دەستێوەردانەوە بە هاوڵاتیان کەوتۆتە بارودۆخێکی ناهەموارەوە. بۆ نمونە بەروبوومی جوتیاران ئێستا ئەی سوتێنن لە کەرکووکە لە دەوروبەریە لەلایەکی ترەوە لە منتیقەی برادۆست لەشکرکێشی سوپای تورکیا تا دێ زیاتر دێ، ئەنی لەم ڕۆژانەیە وەک ئاگادارین لە ڕاگەیانەکان جێشی داگرتووە بە تیارە. ئەمە دیارە ڕێخۆشکردنێک هەیە کە تورکیا بتوانێت بەو شێوەیە دەستدرێژی و لەشکرکێشی بێنێ بۆ سەر باشووری کوردستان. وامەلیا تۆ لێرەوەنەوە کە بڵێن داوا لە تەواوی لایەنە سیاسیەکان بکەین یاخود لە دەوروبەری بکەین پێش لەو لەشکرکێشیە بگرێ. ئەمێ لێرەوە بڵێم داوا لە گەلی کوورد دەکەم بە هەمووی خۆی گەلی کورد پشت بە خۆی ببەستێ. ئەو لەشکرکێشیە پێویستی بە ڕاپەڕینێکی دیکە وەکو ڕاپێڕینەکەی شیلادزێ هەیە هەتا پێش لەو لەشکرکێشیە بگیرێ. نانی ئێمە بەداخەوە لە باشووری کوردستان ینی ژن بیر و بۆچوونی ژن سەرکوت کراوە. ژنی ئێمە بێپەروەردەیە. لەسەر نمونە بێنەوە لە ڕۆژاوای کوردستان گەورەترین بەرخودان ژن پێشەنگایەتیە کە حتا ئێستەشی پێوە بێ. ئێستش ژن هەیە لە بەرامبەر بەو لەشکرکێشەی تورکیا سنگی خۆی کردۆ بە قەڵغان، ئەوانش هەمووی ژنن پێشیان لەو شەڕە گەورەیە گرتۆ شەڕەکان. بەڵام بە نسبەت باشووری کوردستانەوە هەتا ئێستا ژن ئەگەر لە حیزبەکانی شاهەبێ ئەگەر لە ڕێکخراوەکانی شاهەبێ ئەو مافەی نییە ژن ڕەئی خۆی بدا. ئەبێ هەتا ئێستا هەر ڕەئی لەسەر ڕەئی پیا و لەسەر عەقڵێتی پیا و سالاری ئەو ڕەئی بەسەرا فەرز کراوە. بۆیە ژنی ئێمە بێڕۆڵ کراوی لە باشووری کوردستان. پێویستە ژنان زیاتر خۆ پەروەردە بکەن، پێویستە ژنانیش بێدەنگ نەبن. ژنانی ئێمەش لە ئاستی ئەو لەشکرکێشیە ئەو داگیرکاریە کە ئێستا سێرەکەین لێرە ژن هینە بێ لە شەڕەکانیشە حتا لە بۆ نمونە لە لەشکرکێشی لە دەستی ڕەشی داعشە ینی ژن قوربانی یەکەم ژن بوو. چەند هەزار ژنمان لە شەنگال هەتا ئێستەشی پێوە بێ ژن بێسەر و شوێنە. بەداخەوە لەبەر شەڕی پۆستی حیزبایەتی و لەسەر کورسی کەس ئەو ژنانەی تا ئێستا هەر لە بیر نەماوە. تورکیا ئەوە تێ هەیە نی خۆی لە بیر و بۆچوونی خۆی بە خاوەنی کەرکووک زانیوە. ئێستا سێرەکەی لێرە ماوەیە بوو دەستی بەوە کردبوو هەمووی دەستێوەردانی تورکیا بازاڕەکانی سوتاند و ئەمجا خۆی ئەهات من ئەو بازاڕانە چاکەکەمەوە ئەوەی چێلەوانە بوو لەو نیشانانە بوو کە خۆی بەکرد بوو. ئێستا هەمومان نەزانین لێرە بڵێن گەنج هەیە لێرە پەروەردەیان پێکە بۆ شەڕی توانم بڵێم شەڕی براکوژی دروست ببێت لە بینی کورد و عەرەبە جارێ دیکە لە کەرکووک. ئەو پێکەوە ژیانەی لە کەرکووکە هەیە بیشێوێنێ. ئێستا بە نمونەی داقوق و دەوروبەری دووبس و کەرکووکی هەمووی گرتوتەوە. خەڵکەکە هەمووی لە حاڵەتێکی نەفسی خەڵک مرتاح نییە لە دانیشتن لە کەرکووک لەبەر ئەو تێوەردانەیە هەمووی لەبەر دەستی تورکیایە. دەستی تورکیا لەگەڵ ئەوەشە لایەنەکانیش هەمویان بێدەنگن. حتا حکومەتی بەغاش دەتوانم بڵێم بێدەنگە یانیان بۆ خەڵک خۆی ئەزانێ حکومەتیش ئەزانێ دەستێوەردانی تورکیا، بەڵام بەداخەوە بێدەنگیەک هەیە.